بەڵێ ئازیزان بەردەوام دەبین داهاتوەری سێمی گفتوگۆکان و کۆتا بازەوە دەکەین ئەو هەوڵەی کە بۆ هەموارکردنەوەی یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونەوەی خێزان یاخود توندوتیژی خێزان لە هەرێمی کوردستان و عێراق گفتوگۆی لەسەرکراوە لەو بارەیەوە ڕەشنووسی راپۆرتی یەکەمی پێشنیازە یاسای توندوتیژی دژ بە ژنان و خێزان و مادە و بڕگەکانی یاساکە هەوڵ دەدرێت کاری لەسەر بکرێت بە تایبەتتر ئەو مادانەی کە ئاستەنگ و گرفتی بۆ دادگاکان لێستادا دروست کردووە لە کاتی جێبەجێکردنی یاساکاندا بۆ قسە و گفتوگۆکان لەسەر ئەم تەوەرە شادی نەوزاد جێگری سەرۆکی لیژنەی داگۆکردن لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت خات و شادیم کاتت باش بێ لێستادا هەوڵ هەیە بۆ هەموارکردنەوەی یاسای ژمارە 8 ساڵی 2011 دەمەوێت باز لە هەوڵەکان بکەیت و هۆکاری هەموارکردنەوەی ئەو یاسایە چی دەبێت؟ بەڵێ ئەم کاتی ئێوە هەم باش کاتێکی بینەرانتان باش بەڵێ ئەم یاسایە لە ئێستا لە هەموارکردنەوەی و قۆناغی زۆری تێپەڕانوە و راپۆرتی دانیشتنی دوو هەم بۆ گفتوگۆکردن دەربارەی هەموارەکە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە لە لیژنەی داکۆکردن لە مافی ئافرەت ئامادە کراوە و ئاڕاستەی لیژنەی یاسایی کراوە بەدەستکردنەوە بە دانیشتەکانی پەرلەمان و تەواوبوونی پشووی تەشریعی ئەم یاسایە دەبێت بە یەکێک لە یەکەم یاساکان کە دانیشتنی بۆ دەکرێت و کاری لەسەر دەکرێت و مناقەشە دەکرێت بۆ ئەوەی بتوانین هەمواری یاساکە بکەین و ئەو کەم و کورتیانەی کە تێیدا بوو و ئەو خاڵانەی کە ئێمە پێمان جێی بایەخن کاریان لەسەر بکرێت و بچنە ناو یاساکە و بەرکار ببێت لە هەرێمی کوردستان. باشە خات و شادی بە دیاریکراوی ئەو کەم و کورتیانەی کە لە یاساکەی پێشووتردا هەبووە خۆی لە چیدا دەبینێتەوە و لە ئێستادا چاستەنگێکیشی دروست کردووە. بەڵێ ڕاستیەکەی ئەو یاسای ژمارە 8 2011 بەرەنگاربوونەوەی توندوتیژی یەکێکە لە یاسا هەرە تایبەت و جوانەکانی هەرێمی کوردستان کە لە کاتی خۆیدا دەرچواندنی بۆ کرا و کاری لەسەر کراوە بەڵام لەگەڵ ئەمەشدا توندوتیژی تەبیعەتی بەو شێوەیە کە چەند ساڵجارە ئێمە پێویستمان بەوەیە ڕێگاکانی ڕوبەڕووبوونەوەی بگۆڕین چونکە توندوتیژی خۆی لەگەڵ دەگونجێنێ وەکو بەکارهێنانی دەرمان وایە بۆ دەردێکی دیاری کراو یا بۆ ڤایرۆسێکی دیاری کراو جۆرەکانی توندوتیژی گۆڕانکاریان بەسەردادێ هەندێک جۆری توندوتیژیمان هەیە لە ئێستادا پێشتر لە یاساکە بوونیان نەبووە بۆیە ئێمە پێویستە ئەمانە بخێنە ناو یاساکە و بە جەریمە لە قەڵەمیان بدەین باشە هەرکارەکانی کارکردنی حکوومەت لەسەر جێبەجێکردنی یاساکە و چۆنیەتی کارکردنی حکوومەت لەسەر یاساکە ئەوەش دەبوو دەستکاری بکرێ و چاکسازی پێ باشە خات و شادی ئەو جۆرە توندوتیژانەی کە پێشتر یاسای نەبوو لە ئێستادا هەوڵ دەدرێت بکرێت بە یاسا و سزای یاسایی لەسەر و جۆرە توندوتیژانە هەبێت بە دیاریکراوی کامانن کە ئیزافەی یاساکە دەکرێت. بەڵێ ئەوەی کە تاوکو ئێستا هەیە هەوڵە چونکە یاساکە دەرچواندنی بۆ نەکراوە واتە هەموارەکە دەرچواندنی بۆ نەکراوە هەوڵەکان بۆ زیادکردنی کامانن بەڵێ خاتون هەوڵەکان بۆ زیادکردنی توندوتیژێ لە ڕێی هەموو ئامێرەکانی ئەلکترۆنیەوە ڕاستە ئێمە بە یاسایەک هەمانە بەڵام ئەنجامدانی توندوتیژی دژ بە ژنان و دژ بە خێزان لە ڕێی ئامێرەکانی ئەلکترۆنیەوە جیاوازن ئەمەیەکێکە لەو جۆرە توندوتیژانەی کە دەبێت زیاد بکرێ و جۆرێکی کە توندوتیژی هەیە کە لەم ساڵانەی دواییدا زۆر بەرچاومان کەوتووە ئەویش ئیجبارکردنە بە کارکردن زۆر لێکردنە بۆ کارکردن یاخود زۆر لێکردنە بە کار نەکردن و هەروەها بەشداریکردن لە کای سیاسیدا زۆر لێکردن بە بەشداریکردن و زۆر لێکردن بە بەشداری نەکردن ئەمانە هەمووی دەبێت بچنە ناو یاساکە و چەند جۆرێکی دیکەش هەن کە لە ئێستا لە راپۆرتەکە بوونیان هەیە و دانراون بەڵام دەبێت چاوەڕێ بکەین بزانین لە پەرلەمانەوە کام جۆرانە بە تەواوەتی دەرئەچن بۆی بتوانین بڵین ئەم جۆرانە زیاد کراون بۆ ئەو جۆرە توندوتیژیانەی کە بەرامبەر خێزان و بەرامبەر ژنان دەکرێت لە کۆمەڵگادا. باشە خات و شادی زیادکردنی یاخود هەوڵدان بۆ زیادکردنی ئەو یاسایانە لە پرۆژە یاساکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان و خێزاندا لەسەر چ بنەمایەکە بووە ئایا هەڵکشانی ئەو جۆرە توندوتیژیانە هۆکار بۆ بۆی کە هەوڵ بدەن لە یاسادا جێگیری بکەن؟ بەڵێ یەکێک لەو بنەمایانەی کە ئێمە پشتی پێدەبەستین داتاکانە داتای داواکانی دادگاکانە داتای
بەڕێوبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە کام جۆری تونند و تیژی زۆر ئەنجام دەدرێت و تونند و تیژی خۆی بۆ خۆی شێوازێکی هەیە یان عادەتێکی هەیە هیچ کاتە یەک جۆری بەتەنیا یەک جۆر تونند و تیژی بوونی نییە هەمیشە چەند جۆرێک تونند و تیژی لە ناو کەیسی تونند و تیژەکە بوونیان هەیە بەڵام بە وردبوونەوە لە کەیسەکانی تونند و تیژی و یەکەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەمە بۆمان دەرکەوت کە چەند جۆرێکی دیکەی تونند و تیژی هەن کە ئێستا لە ناو یاساکەدا ئاماژیان پێ نەدراوە دەبێت ئاماژیان پێ بدرێت. باشە کەواتە دەکرێت بڵێن ئەم یاسایی کە پێشووتر هەیە لە ئێستادا لە هەندێک ڕۆوە بە تایبەتر کەم و کورتی دروست کردووە بۆ وەرگرتنی سزا لەلایەن ئەو کەسانەی کە تاوانبار دەکرێن پێی. ئەمە تا شوێنێک ڕاستە تا شوێنێکیش ئەو هەوڵانەی کە دراوە بۆ جێبەجێکردنی کە تەواوەتی یاساکە کە بە تەواوەتی جێبەجێ نەکراوە تاوکو ئێستا یاساکەی 2011 بە تەواوەتی جێبەجێ نەکراوە بەڵام کەم و کورتی لە شێوازەکانی جێبەجێکردن و نەبوونی ئیمکانیاتی پێویست لە بەردەمی هەموو ئەو لایەنانەی کە جێبەجێکردنی یاساکە دەکەوێتە ئەستۆیان ئەمە یەکێکترە لە خاڵەکان بۆ جێبەجێ نەکردنی و یاخود یەکێکترە لە خاڵەکان بە هۆکاری بەرزبوونەوەی تونند و تیژی گۆڕانکاری لە جۆرەکانی تونند و تیژیشدا. باشە خات و شادی باز زۆر دەکەیت کە ئێستش بەشێک لە یاساکانی پێشووتر جێبەجێ نەکراوە هۆکاری ئەم جێبەجێ نەکردنە بۆچی گەڕاوەتەوە؟ چەند هۆکارێکمان هەیە یەکێک لەوانە لایەنی داراییە کە لە چەند ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بە ئەزمێ داراییە تێپەڕیوە ئەمە یەکێک بۆ لە هۆکارەکان هۆکارێکی تر پەیوەندی بە ڕۆئیایی ئەو کەسانەوە هەیە کە یاساکە دەبێت جێبەجێ بکەن ینی هەندێک حاڵەت هەیە لە کەیسەکانە بەرچاوت دەکەوێت یان دەیبیستی بەڕاستی جێی تێڕامانە جێی وردبوونەوەی لەوەی کە کێ بەرپرسیارەتی جێبەجێکردنی ئەم یاسایانەی کەوتۆتە بەردەم لەبەرەوەی کە ڕۆئیاکان تاوەکو ئێستا وازەح نین ڕۆئیاکان تاوەکو ئێستا بە شێوەیەکی دیار نەیانتوانیوە کار لەسەر کرۆکی کێشەکە بکەن کە ئەویش بیر و بۆچوون یان پەنابردنە بۆ تونند و تیژی بۆ سەپاندنی خۆت یاخود چەند هۆکارێکی تر ئێمە پێویستمان بە دیراساتی زۆر دوورد و دقیق هەیە لە مەجای تونند و تیژە تا بتوانین ڕێگەی دیاریکرا و بگرینە بەر بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و خاڵێکی کە نائاشنایی کۆمەلگایە بەگشتی بە یاساکە هەرچەنە هەوڵی زۆر دراوە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەوڵیان داوە لایەنە حکوومیەکان و لایەنی جێبەجێکار هەوڵی داوە دادگاکانیش تا شوێنێک هەوڵیان داوە کە کۆمەلگا و شیار بکەنەوە بەرامبەر بەبوونی ئەم یاسایە بەوەی کە ئەتوانن چۆن کار لەگەڵ یاساکەدا بکەن و چۆن مافەکانی خۆیان بەدەست بێنن بەپێی یاساکە بەڵام هێشتاش یاساکە نەیتوانیوە بچێتە ناو هەموو خەڵکەوە و نەیتوانیوە هەموو خەڵک هۆشیار بکەینەوە لەوەی کە جۆر یاسایەکمان هەیە بەم شێوەیە و ئەتوانێت پارێزگاری لە کەسێک بکا کە تونند و تیژی بەرامبەر ئەنجامەدرێت. باشە خات و شادی باسدەوە کرد کە هەندێک یاسا هیچ شتە جێبەجێ نەکراوە و لە هەمان کاتیشدا هەوڵ دەدرێت بۆ هەموارکردنەوەی یاساکە و جێگیرکردنی هەندێک یاسای دیکە لە سوودی با بڵێن مافی ژنان و بە شێوەیەکی گشتیش مافی مرۆڤ وەکو ئەندامی لیژنەکان لە پەرلەمانی کوردستان هەنگاو و هەوڵەکانتان چییە لەوەی کە جارێکی دیکە ئەم یاسایە هەموار کرایەوە هاوشێوەی یاساکەی پێشوو نەبێتە هۆی ئەوەی کە کاری لەسەر نەکرێت و جێبەجێ نەکرێت؟ ئێمە متەفائلین بەوەی کە جێبەجێ بکرێت چونکە هاتنە پێشەوەی لایەنەکان هاتنە پێشەوەی حکوومەت بە تایبەت جێگری سەرۆکی حکوومەت کاقوباد زۆر هاتۆتە پێشەوە بۆەوەی کە یاساکە هەموار بکرێتەوە و ئەو خەوشانەی تێیدایە نەمێنێ و بتوانین بە باشترین شێوە جێبەجێ بکەین بەڵام ئێمە نابێت پێش حەدەسەکان بکەوین دەبێت جارێ پرۆسەسی هەموارکردنەوە کە تەواو بکەین و دواتر بچینە سەر ئەوەی کە ئایا لە یاساکە چەندی جێبەجێکراوە چەندی جێبەجێ ناکرێت و هۆکارەکان و لەمپەڕەکان لە بەردەمی جێبەجێ نەکردنی ئەو بڕگانەدا چین تا بتوانین کار لەسەر چارەسەرکردنی ئەوانە بکەین بۆ ئێمە ناپێ پێش حەدەس بکەوین پێش ئەو بکەوین کە چەندی جێبەجێکراوە چەندی جێبەجێ دەکرێت و چەندی جێبەجێ ناکرێت. باشە خات و شادی بابەتێکی دیکە هەیە بەپێی ئەو بە دوواداچوونانەی کە کراوە بۆ هەموارکردنەوەی یاساکان ڕەنگە پێویست بەەوە هەبوو بێت کۆمەڵێک لایانی پەیوەندیدار وەکو مافەکانی ژنان وەکو ئەو داتایانەی کە پێویستە لە بەردەستا بێ بۆی کە چەندین جۆری تونند و تیژی زیادی کردووە هەما هەنگیەکان لە نێوان بۆ یاخود جێگیرکردنی هەندێک یاسای دیکە لە یاسای تونند و تیژی خێزان هەما هەنگیەکان لەگەڵ لایەنەکانی دیکە لە چه ئاستێکدا بووە؟ بەڵێ هەموارکردنی ئەم یاسایە کۆمەڵێک قۆناغی تێپەڕانەوە قۆناغی یەکەم کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە پەرلەمانی کوردستان قۆناغی دووەم ئێمە دانیشتێکی گوێگرتنمان ئەنجامدا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان
بە دەقیقی لە سلێمانی زیاد لە 15 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەولێر زیاد لە 15 ڕێکخراو لە دوهۆکیش زیاد لە 10 ڕێکخراو ئامادەی ئەو دانیشتنی گوێگرتنە بوون لەگەڵ ئامادەبوونی یەکەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دادگاکان سەرۆکایەتی هەرێم و هەروەها لایەنە حکوومیەکان و وەزارەتی ناخۆ ئامادەبوونی وەزیری ناخۆ خۆشی بەڵام ئێمە لەگەڵ ئەمەشدا و دوای گوێگرتن لە ڕای هەموو ئەو کەسانەی کە باسم کرد بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگار بوونەوەی توندوتیژی یەکە جێندەریەکان ئەنجومەنی باڵای خانمان هەموو لەو دانیشتنی گوێگرتنە ئامادە بوون دواتر چۆتە قۆناغی دوای ئەوە راپۆرت لە لای پەرلەمان لە لیژنەی تایبەتمەند کە لیژنەی داگۆیکردنە مافی ئافرەت راپۆرتەکە نووسراوە دواتر دانیشتنێکی دیکەمان ئەنجام داوە لەگەڵ لایەنی حکومی بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی وەزیری ناوخۆ نێردەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کاروباری کۆمەڵایەتی نوێنەری سەرۆکایەتی هەرێم ئامادەبوونی دادوەرە بە ڕێزەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئامادەبوونی یەکەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و هەروەها بە ئامادەبوونی قوبات تاڵەبانیش کە لەوێ ئامادە بە بخۆی و ئەم دانیشتنە زۆر دەقیق باسمان لە بڕگە بە بڕگەی یاساکە و مادە بە مادەی یاساکە کردووە خوێندنەوەمان بۆ کردووە و دواتر بە گفتوگۆکردن لەگەڵ هەموو ئەو لایەنانی باسم لێوە کرد توانیومانە راپۆرتی کۆتایی ئامادە بکەین واتە زۆر قۆناغی تێپەڕانوە و بە گوێگرتن و بە مشاوەڕەکردن لەگەڵ بەشی هەرە زۆری ئەو لایەنانەی کە کار لەگەڵ یاساکە دەکەن اینجا راپۆرتی دووهەمی ئامادەکراوە و ئاڕاستەی لیژنەی یاسایی کراوە و هەروەها لە هەفتەی ڕابردوودا دانیشتنێکی دووهەمی بۆ نوێنەرایەتی و نوێنەری ئەو ڕێکخراوانەی کە کار لەگەڵ کەیسی ژنان دەکەن لە هەرێمی کوردستانە لە پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی دکتۆرە ڕێواز سەرۆکی پەرلەمان ئەنجام دراوەتەوە و دووبارە گفتوگۆ کراوەتەوە لەسەر ئەوەی کە ئایا ئێمە چ خاڵێک زۆر پێویستە دای بنین و چ خاڵێک ئێمە پێویستە کاری لەسەر بکەین کە دیسانەوە زیاد بکرێ بۆ راپۆرتەکە ئێمە ئەم گفتوگۆیانەمان هەموو ئەنجام داوە و بەرمە بنای ئەم گفتوگۆیانەوە بە دوواداچوونەکانی لیژنە خۆی و ئامادەکردنی ئەو راپۆرتانەی کە هەمان بە وەکو لیژنە و لە ئەستۆی لیژنە بووە و بە وردبوونەوە لەو داتایانەی کە بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیەیانە لەسەر توندوتیژی و جۆرەکانی و ڕێژەکانی لە ناوچە جیاوازەکاندا اینجا یاساکە چۆتە پرۆسەسی هەموارکردنەوە بە تەواوەتی باشە خات و شادی ئەم پرۆسەسی کە باسم کرد زیاتر لە ساڵێکی پێچووە باشە خات و شادی وەکو کۆتا پرسیارەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە با بڵێن دانیشتنی کۆتایی بۆ پەسەندکردنی ئەو یاسایانی کە لەلایەن پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە کاری لەسەر دەدێت و دەنگی لەسەر دەدێت دیاری کراوە؟ ئێستا ئێمە پێویستە چاوەڕێ بکەین وەرزی یاسادانان دەست پێ بکاتەوە و هێشتاش ئەم یاسایە دوو قۆناغی ماوە دانیشتنی دووهەم لە پەرلەمان بۆ گفتوگۆکردن لەسەر راپۆرت یاخود لەسەر یاساکە و دواتر دانیشتنی سێهەم لەسەر یاساکە بۆ دەنگدان بۆ یاساکە واتە ئێمە دوو قۆناغمان لە پێش ماوە بۆ ئەوەی یاساکە دەربچێت لە پەرلەمانەوە هەموارەکە دەربچێت لە پەرلەمانەوە و بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ شادی نەوزاد جێگری سەرۆکی لیژنەی داکۆکیکردن لە مافی ژنان پەرلەمانی کوردستان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڵێ عزیزان تەواوی بڕگە و تۆر و گفتوگۆکانی ئەمڕۆ پێشکەشکران کاتتان ئارام بێ ماڵتان ئاوەدان.